لەیەکێک لە یاریەکانی هەفتەی 28 خولی نابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی پێشوازی لە ئاکرێ کرد. نیوە یەکەم بێدەنجەکی تاو بە یاریەکەوە دیار بوو. هەردوو تیپ کەمترین دەرفەتی گۆڵیان بۆ ڕەخسا لە خولەکی 36 بە ئەسیستی ئاکۆ عوزێر. محەممەد هاوار بربەستی یەکسانی شکاند و هەندرێنی بە گۆڵ یەکەم پێشخست. لا خولەکی 44 ئاکۆ عوزێر لە دوورەوە بە لێدانێکی بەهێز گۆشەی نەوەتی گۆڵی ئاکرێ بەسەر کردەوە و ئەنجامەکەی بۆ هەندرێن کردە دوو هێندا. لە نیوەی دوم ئاکرێ بە دوای گۆڵ تۆمارکردن و کەمکردنەوەی جیاوازەکە دادەگەڕا، بەڵام هەندرێن لە خولەکی 71 لە بەرزکردنەوەیەکی ئاکۆ عوزێر لە لێدانی گۆشەوە سوودی وەرگرت و سۆران عەزیز گۆڵی سێیەمی تۆمار کرد. هەندرێن دەرفەتی گۆڵی زیاتری لە پێش بوو. دەرفەتەکان لەدەست دران و یاری بە ئەنجامی سێ گۆڵی بێوەڵام بە سوودی هەندرێن بە کۆتا هات. سەرتا سوپاس بەخوای گەورە، ئەم سێ خاڵە بۆ ئێمە گرنگ بوو بۆی بینە ئەرزەکانی پێشەوە. ئێمە تمەحی ئێمەوە بوو کە لە بەندی یەکەم و دووەمەکان، بەڵام ئێستاکەش ئەمەلێک ماوە تاکو توانین سێم بین. سێم بوونش شتێکی باش لە دەوری خراپ نییە. سپاس بەخوای، عنی بە ئاست بە ئەنجام یارێکی باشمان کرد و بینەران هەمووی شایەدی وادن کە بە ئاست و ئەنجامیمە زۆر باشتر میلەوە. سەرەتا سپاس بخوا و کە فمانەوەمە لە خۆی نابی کوردستان ڕاگەیاند دوای ئەنجامەکانی داهێنەکانی تر و هەروەها کاتەکان ئەوها بوو یاریەکەمان ماندوون و یاریزەکان ماندوون و خۆڵەکان ئەوەیە ئاستەکەمان خراپ بوو بەگشتی، بەس ئەوە توانام لە کوتایی خۆڵەکەیە و ئیتر ئەوها بوو گەمەکە ئەوها بوو. بەم شێوەیە هەندرێن بە کۆکردنەوەی 38 خاڵ گەڕایەوە خانەی سێمی ڕیزبەندی. ئاکرێش بە 32 خاڵ لە خانەی 11 ڕیزبەندیە و تا ڕادەیەکی زۆر مانەوەی لە خولەکەم سۆگەر کردووە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.